من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ ڕۆژ و گران و بینەرانی دەتڵا شیرین. سپاس و ستایش بۆ خوای پەروەردگار لە جێبەجێکردنی پرۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز لە دەستگای بەخشینەوە شار بە شار و دەی بەدەی ئەم کوردستانە ئەگەڕین بۆ ئەوەی بەهاوکاری و تۆمەچی و دەستبارەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست خەڵکانێک ئاسوودە بکەین و بەشێک لە مەینەت و ناڕەحەتەکانیان کەم بکەینەوە. یەکێکیش لەو پرۆژانەی دەستگای خێرخوازی بەخشین لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزان بریتێ لە دابەشکردنی خۆراک بەسەر هەژاران و نەداران و منداڵانی بێباو. هەر بەم بۆ نێوەی ئەمڕۆ لە شارۆچکەی پیرەمەگرون 100 خانەوادەی هەژار و نەدار و منداڵی بێباک بەسەر دەکەینەوە و خۆراکیان بەسەر دابەش دەکەین. سە ساتێک لەگەڵمانە بوو. بەخێر بن سەرچاوەکان لە خوای گەورە بە زیاد بێ 100 کرێتی و داما و فەقیر و هەژار ئێکیان بۆ خۆم لە خانێکی ڕووخادام دینارێکم مەعاش نییە کە ئا بەسەرتان کردینەوە ئیشەڵڵا بۆ خۆتان حەزێک چێکەن و بەبێ پاک بە حەرزێتانە بێ خوای گەورە پاداشتان داتەوە کە ئەو خەڵقی بەسەرەکەنەوە فەقیر و هەژار و داما و کرێتی و نەخۆش و بێکەس ئەڵڵا بەخێرە نمونەتان زۆر بێ سەرچاوەکانم هەر شتان زۆر بێ و ئەوە خەڵکی بەسەرکەنە بۆ خاتری گەورەی خوای گەورە پاداشتان داتەوە لەسەر خێر بە ڕەحمەت هەر هەنگاوێکتان بە حەزێک بنووسێ. ئێستا من پار یەکەم ڕۆژی ڕەمەزانی وەرماگە ئەم ساتەم بووە دیارنی خوایە هیچ شتێکمان نەکرێ بەخوا ئەی خوا بۆمان نەنێرێ ڕەبی دەستان خۆش بێ سەرفرازی دنیا و قیامەت بن لێتان بە زیاد یەکەم لە خوای دووەمی لە ئێوە هەر کەسێ دینارێک بوو 2000 دەدا خوا بۆی بە قەسرەکەی بە حەشتێ بنووسێ لێتان بە زیاد بێ هەر سەرکەوتوو بن. دەستخۆشی لەم کەناڵە جوانەی پەیام دەکەم دەستخۆشیتان لێ دەکەم یەخوا نمونەتان هەر زیاد بێ بۆ سەر فەقیر و هەژار خودای گەورە بۆ خاتری ئەو قورعانەی هەچی خێرخوازە هەچی ئاوڕێک لە ئۆمەتی خۆی دەداتەوە خودای گەورە پاداشتی هەموو کاتێ هەرخوا ئەو خواجیانە پاداشتی بکاتەوە بە هەموو خێر و بەرەکەت خودای گەورە لە ئێوە ڕازی بێ ئەگەماندون بەسەر فەقیر و هەژارەوە ئەم شارۆچکەی پیرەمەگروتان یعنی ئێوە هەموو ساڵێ ئەم فەقیر و هەژارەی یعنی نمونەتان زیاد بێ و ئەم فەقیر و هەژاری تاقی دەکەنەوە یعنی بەسەریان دەکەنەوە و خودای گەورە نمونەتان زیاد بێ بەڕێزم یا ڕەبی خوایە کەناڵە جوانەکە نمونەت هەر زیاد بێ خودای گەورە خێرخوازان نمونەتان هەر زیاد بێ و هەر ئیشەڵڵا زیاد بێ و زیادتر بێ بۆ سەر فەقیر و هەژار ئەم ڕۆکانە کۆمەڵێ ماڵتان دڵخۆش کردووە یعنی بەحس ناکرێ بەڕاستی یعنی دڵی هەزار منداڵی بێباوکتان خۆش کردو ئی نەبوونتان خۆش کردووە ئی کەم دەرامە دەگە هیچ شتێکی نییە خۆ بۆی نییە یعنی هین هەیە و لەسەرەوە هەیە و ئیوا هەیە سفرەی ڕاکراوەیە ئیوای کاکە هیچی نییە ئێستا زۆر ئەم کەناڵە زۆر جێگای دەستخۆشیە و زۆر جێگای شانازیە بەڕاستی. خۆی گەورە میهرەبان ئێمە وەک دانیشتووی ناحیەی پیرەمەگرون سپاس و پێزانینی خۆمان ئاڕاستی بەرنامەی بەخشینەکەن کە هەموو ساڵێک و بەتایبەتی لە مانگی ڕەمەزانە خواردن و ئازوقە و خۆراک پێشکەش بە خەڵکی فەقیر و هەژارەکەن و بەشێک لە پێداویستەکانیان پڕەکەنەوە بە ناوی ئەنجومەن و خەڵکی ناوچەکەەوە دووبارە و دەبارە سوپاسیانەکەین کە هەموو کاتێک ئەرکیان کێشا و لە خزمەتی فەقیر و هەژارە ئێوە کە هاتوون ئەم خواردنەتان نابەش کردو بەسەر کۆمەڵە کەسا بەشێک لە پێداویستەکەتان پڕ کردوێتەوە و ئەوەش خۆی لە خۆیان ئەجر و پاداشتی گەورەی خۆی گەورە بە سەد قات و هەزار قات بخاتە بری حەسەنات و چاکەکانتان بەردەوامیش بن لەسەر کاری خێر ئینشاءڵڵا خۆی گەورە سەرکەوتوتانەکە. کەناڵی بەخشین کاتە پیرەمەگرون دەستان خۆش و خۆشحاڵن باتنان کە ئەم خۆراکە تەوسیعەکە بە فەقیر و هەژاران یەخوا هەر بەردەوام بێ زۆر دڵمان پێ خۆش
خەڵکی زۆر فەقیر هەیە لە پیرەمەگران بۆ هەموو عەزەوە دڵخۆشی بۆ نامەکەشان لێکەن یاخوا هەستەکردن خوا یارمەتی ئەوانش بدا کە هەبوون چیان لە خوار و خۆیانەوەی و ئینشەڵا هەر بەردەوام بێ و کەناڵە ئەم بەخشین و هاوکاری زۆر خەڵکیشان کردو و شتێکی دیارە. بەخشین نەوای بێکەسان وا بەخێر بن سەر چاو بۆ شارۆچکە پیرەمەگرون ئەم عەشایەتان هێناوە ڕەبی ماڵتان ئاوا بێ خوایە بە مانگی ڕەمەزانە پیرۆزە ئێمەتان بەسەر کردەوە بۆ فەقیر گەلێ باشە یا ڕەبی ماڵتان ئاوا بێ خوا خێرتان بنووسێ خوا ئەو ڕۆژۆتان لێ قوبڵکە یا ڕەبی ماڵتان ئاوا بێ بۆ بەرنامەی بەخشینە خوایە هەموو ساڵێ بەسەرمانەکەیتەوە ئەم عەشایەمان بۆ دێنی ئینشەڵڵا بۆ خەڵکی فەقیر گەلێ زۆر چاکە بۆ خەڵکی فەقیر چاکە بۆ فەقیر باشە ماڵی خەڵک ئەوەدا نەکاتەوە خەڵک توانای نییە خەڵک فەقیرە ڕەبی ماڵتان ئاوا بێ خوایە ماڵتان بە خانەی خوا بێ ڕەبی ماڵتان ئاوا بێ خوایە ئەم ڕۆژۆتان لێ قوبڵکە خوایە یاخوا ماڵتان ئاوا بێ خوایە ئەم سەبەتەی خۆراکە فاسۆلای تایە برنجی تایە شەکری تایە ڕۆنی تایە بۆ فەقیر گەلێ باشە ڕەبی ماڵتان ئاوا بێ خوایە. بسم الله الرحمن الرحيم پێشەشی داواکارم لە خوای گەورە تاعات و عیبادەتی مانجە ڕەمەزانمان لێ قبوڵ بفەرمێ ئێمە وەکو نووسینگەی بەخشین لە پیرەمەگرون بە هاوکاری دەستگای بەخشین ئەمڕۆ هەستاین بە دابەشکردنی 100 سەبەتەی خۆراک بەسەر فەقیر و هەژاری پیرەمەگرون و دەوروبەریدا بۆیە داواکارم لە خوای گەورە خێری خێرخوازان بنووسێ و دیارە دەستگای بەخشین لە درێژەی کار و چالاکیەکانیدا ئەمڕۆ سەردانی شارۆچکەی پیرەمەگرونیان کرد و دابەشکردنی 100 سەبەتەی خۆراک بەسەر هەژارانە دابەش کراو و هیوادارین دەوڵەمەندەکانی کوردستان زیاتر هاوکاری دەستگای بەخشین بکەن بۆ ئەوەی دەستگای بەخشین بتوانێ دەستی واڵاتر بێ و دەستی کراوەتر بێ و ئەو خەڵکانەی کە هاتوون ئەمڕۆ بۆ نووسینگەی پیرەمەگرون ئێمە وەکو نووسینگەی بەخشینی پیرەمەگرون ناوی 100 ماڵی فەقیرمان نووسیوە کە دیارە لە ڕەمەزانە پێویستی زۆریان بەم خۆراکە هەیە لەوانەیە هەندێک لەو ماڵانە نەتوانن سفرەی ڕەمەزانیان ڕازاوە بێ بۆیە هاوکاری دەستگای بەخشین ئینشاءڵڵا ئەم ماڵانەی بەسەر کردەوە و توانای ئەویان هەیە ئینشاءڵڵا دە 15 ڕۆژێک بەم خۆراکە بەسەر بەرن بۆیە لێرەوە داواکارم لە خوای گەورە کە دەستگای بەخشین هەروە دەستکراوە بێ و چاوی لە فەقیر و هەژاران بێ. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین
0 960 11 0 960 965 0 750 723 25 55. ئەمڕۆژ یەکێک لە پرۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز کە لەلایەن دەستگای خێرخوازی بەخشینەوە ڕاگەیاندرا بوو. یەکێک لەو پرۆژانە کە بریتێ لە دابەشکردنی سەبەتەی خۆراک بەسەر هەژاران و نەداران و منداڵانی بێباو لە شارۆچکەی پیرێمەگرون پێشکەشکرا. ئەو هەژار و نەدارانەیکەوە ساڵانێکە چاوەڕوانی هاوکاری و کۆمەچین لە ئێوەی خێرخواز و بەخشندا. ئێمە دەتوانیت بە هاوکاری و کۆمەچەکانی ئێوەوە لەم مانگەدا زۆرترین هەژار و نەدار دڵخۆش بکەین. وە خۆتان بینیتان لە شارۆچکەی پیرەمەگرون 100 خانەوادەی هەژار و نەدار سەبەتەی خۆراکیان بەسەر دابەشکرا. زۆرن ئەوانەی کەوا پێویستیان بە هاوکاری و کۆمەچیە، بەڵام ڕەنگە نە ئێمە و نە ئێوە ئاگامان لیان نەبێت و سفرەکانیان وشک و ناتوانن پڕبەچکی خۆیان تێربن. بۆیە کاتێک ئێوەی ئازیز و خۆشەویست ئەمە هەنگی لەگەڵ دەستگای بەخشین دەکەن، بەم شێوازە بەخشینیش بەبێ جیاوازی لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان چەندەها پرۆژە جێبەجێەکات و منداڵانی بێباوک و هەژارەکان دڵخۆش دەکات. بۆی پێتان ئەڵێن تا دەرفەت ماوە لەم مانگەدا کە مانگی خێر و بەرەکەتە، مانگی بەخشینە، هاوکاری و کۆمەچەکانتان بنێرن بۆ دەستگای بەخشین بۆ ئەوەی هاوشێوەی پیرەمەگرون شوێنەکانی تریش هەژار و نەدارەکان دڵخۆش بکەین. تا شوێنێکی تر و تا پرۆژێکی تر پێتان شاد دەبینەوە بەخوای گەورەتان ئەسپێرین. هەشاد و کامران بن، خواتان لەگەڵ.